سەرەتا بڵێن خۆم هەر خوێندنم تەواو کردووە، ئامادەی پیشەسازیم تەواو کردووەم، بڵێن داژ مەزرا بووم لە سەرەتای نەوەتەکانە، بەڵام ئیتر دوای ئەوە وازم لێ هێنا، ئیتر ماوەیەکی زۆر هەر خەریکی مناڵ بە خوێندکردن و ماڵ بەڕێوە بردن بووم، بەڵام دوایی هەر خۆم حەزم کرد هەر کارێکم هەبێ ئیشێکم هەبێ. خواردنەکان و لە شیرینیا زۆر باش بووم، ئیتر زۆر کەس و کارن کە ئیشەکانمیانە بین و خواردنەکانیانە خوارد هەریانەوە تۆ حەقە دوکانێکت هەبێت، تۆ حەقە ئیشێکی خۆتت هەبێ. منیش وەڵا وەکەوەی کە زۆر هاانیانەیان ئیتر حەزم کرد دەستکەم بە ئیشی شیرینیم دەست پێ کرد، سەرەتا لەگەڵ خوشکێکما دەستمان پێ کرد، بەڵام لەوێ لەو کاتەیە شوێنەکە تۆزێک دوور بوو، مناڵەکانیش دەوام شتیان هەبوو، زۆر هاتو چۆمە کرد، تۆزێک بڵێن ناڕەحەت بوو بۆم. تر دوای ئەوە هاتمەوە ماڵێ، بەستر لە ماڵەوە هەستم کرد لە ماڵش زۆر زەختەکەوێتە سەر ماڵ و هین بەس ئیتر هەر لە نزیکی ماڵەکەی خۆم دوکانێکم گرت، ئەویش لەو کاتەش لەگەڵ هێوەژنێکمان گرتمان. ئیتر بەس دوای ئەوە تۆزێک زڕوف بوو بە نەخۆشی کۆرۆنا و ئەمانە، تۆزێک کەم هین بووین دابڕین لە ئیشکردن، تۆزێک ماوەیەکی پێچوو دوای هەم دیزکە لە دوای ئەو کۆرۆنا دەستمان کردەوە بە ئیش. ئیتر لەو کاتەوە لە تقریبی لە 2010 بۆ 90ەوە من خەریکی ئیشی شیرینیم، لەبەرەوەی شیرینی کارێکی قورسە، زۆر کەس ناتوانێت لە ماڵەوە بیکە، کولیچە زۆر دەسەگرێ، یەکێک ئەوانەی بە تایبەتی بڵێن دەوام شتیان هەیە نەتوانێت هەتا بڵێن کیلۆیکیشکە دروستەکەی زۆر ئەرکەوێت لەسرت لە ماڵەوە. ئیتر هەستم کرد ئەمە باشترە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە حەز بە شیرینیەکەن شیرینیەکە لەبەردەستیان نابێ و بە ئاسانتر دەستیان کەوێ. تۆ دەستی کردە بۆی دوکانێکی داناوە، تۆ بەردەوام ئەبێ شتت هەبێ، بەردەوام ئەبێ ئیشی بازاڕی بۆ بکەی، بەردەوام ئەبێ ئیشی دائیرەی بۆ بکەی، بۆ بەربەست بێ وەڵات زۆر بووە، یعنی هیلاکیەکەی زۆرە زۆر هیلاک ئەبی، بەڵام من هەر یعنی حەزم کردووە هەر گوێم ناوەتە هیلاکی، گوێم ناوەتە هیچ بەربەستێک. اینجا مناڵەکانی خۆشم زۆر بڵێن هاوکاریان کردوم، کچەکەی خۆمم لەگەڵایە زۆر جارە مانوو بوو بم، دایکم یعنی دەستی خۆش بێت، دەستی ماچەکەم هاتووە دائیمە یارمەتی یاوم، هەر یعنی کە ویست بێتم مانوو بوو بم و ویست بێتم هینێک بکەم ئەو هاتووە یارمەتی یاوم. جارێ بە تایبەتی کە ئەوانەی کێنە لام، ئەوانەی کە هەست بکەم زۆر پێویستیان پێێتی، بڵێن زۆر حەزەکەن ئیشەکە بکەن و بۆ پێویستی ڕۆژانەی خوان ئایا بۆ ماڵ و مناڵیان ئایا داهاتیان کەمە، زۆر حەزەکەم ئەوانە وەرگرم زیاتر، لەبەر ئەوەی بۆ ئەوەی منیش سوودێکم هەبێ بۆ ئەوانش بتوانن بە بۆنەی منەوە ماڵ و مناڵی خۆشیان یعنی بژێویان بۆ دابین بکەن. ئەوانشی کە لەگەڵمان بە هەمووی ئافرەتە، هەر بەس ئافرەتی ژوەرەگرین، ئیتر بەس ناڵێم هەر ئەوانەیە کە حەزەکەم کە زۆر پێویستیان بە ئیشەکە بێ، بەس هەیشە بڵێن ئیشەکە زۆر نازانێ، بەڵام پێویستێتی بەس کە ئەیەت ئەڵێم وەرە بڵێن تاقیەکەمەوە، ئەڵێم وەرە بەس بزانم ئیشەکە و چۆنە، مادام زۆر پێویستی پێێتی، ئەگەر بزانم ئەتوانێت ئیشەکە بکە و یعنی ڕادەی فێربوونی زۆرە ئەوە وەریەگرم. هەیشە زۆر شتە ئەزانێ، بەڵام کە بزانم بڵێنینە خۆ حەزەکەم زۆر کەس خەڵک وەرگرم، بەڵام تر بە بۆنی ئیشەکەشەوە تۆش داهاتەکەت ئەوەیە ئەبێ بتوانی لە حەدێکی خۆیان ئەو کەسانی کە ئەتەوێ وەریگری ئەبێ وەریگری، ئەگینا ئەگەر تۆ داهات زۆر بێ و بازار باش بێ، تۆ ئەتوانی خەڵکی زیاتر لە لای خۆت دانێت و ئیسفادەت بۆ خەڵک زیاتر بێ. وەڵاهی زۆر گرنگە هەجاری ئەو کەسانی کە بڵین دەستڕەنگینیەکیان هەیە، یعنی وا بکەن ئەو دەستڕەنگینیە خۆیان دەرخەن، بۆچی ینی هەموو کەس ئافرەت با ئافرەت بێت، با هەرچ کەسێک بێت، گەنجەکانمان ئەوانەی کە تەمەنیشیان هەیە هەجر دەستڕەنگینیەکیان هەیە، با هیچ شتێک گوێنێنە، هیچ شتێک دەست پێ بکەن، وەڵا هەموو کەس ئەتوانێت، هەموو کەس بەهرەیتایە ئەگەر خۆی بیەوێ، ئەگەر خۆی بیەوێ ئەتوانێت هەموو شتێک بکات. ئەمە هەویری کولیچەیە، ئێستا ئەمە ڕۆن و ئارد و ڕۆنەکەمان تێکەڵ کردووە لەگەڵ بکین پاودەر و خوێ و ئیتر ئەوانەی کە تێ ئەکرێ حێل و ئەوانەی کە دا و دەرمانی خۆی ئەوەمان تێ کردووە، ئیتر ئەوە تێکەڵ بووە. اینجا ئێستا مە شیر و شەکرە بۆم گرتووەتەوە، ئەویشی تێ ئەەکەین، ئیترەوە خۆی ئەیشێلێ، هەر کە شێلای و تەواو بوو ئیتر ئەتوانین
دوای ئاوا 10 دقەیەک بۆ بکەین تر دەستکەین بە دروستکردنی ئەو بەمان بۆ کولیچا بێ بابەتی کولیچەی تر هەموو نوعیکی پێ ئەەکەین کولیچەی گوێز و خورما و بەڵێ کولیچەکانی هەموو بەمە دروستەکەی گوێزی خورما سادەکان بە گوێزی هندی دروستیەکەین و بە لوقم و هەمووی ئەوە اینجا دوای ئەوە هینی هەویری تریشمان هەیە هەرینی بورمەشتیوە ئەوە شەر خۆمانەکەین و پانیەکەینەوە شکەین بابەتی پاقلاوە و بورمەی وشک و ئەو بابەتی شیلەکان هەویرێکیشمان هەیە بەس تایبەتە بە هینی شیلە بڵێن پاقلاوە ئەینجا بورمەی وشکیشی پێ ئەەکەین ئەوە دوونە بە تریشمان هەیە لە ئەوەش هەر جیاوازە بە جۆ دروستیەکەی ئەوە شێلان ناوێت ئەوە هەویرەکەمان شێلاتەوە بۆ ئێستا 10 دقەیەک دائەنێن ئینجایتر دەستەکەین بە ئیشی کولیچەکانتیایە کولیچەی خورما گوێز هەند سادە لوقمیش دەتوانین بکەین لوقمیشی لێ ئەکری هەمووی لێ ئەکری ئەوانە وڵا ئێمە ڕۆژانە لە هەموو ڕۆژێک بەیانیان خۆم هەرانی بیدات خۆمیم لە بۆ هەویر شێلانن بە بۆنی کارەباکەوە بێت زوو هەویر بشێلین لە سعات بۆ حوت و چارەک ئێمە ئێرە هەتاوەکو بۆ 10 دقە ئەبێ هەویری حازر بێ هەویرەکان ئەشێلم و دائەنێم ئیتر ئەوانەی کە پێویست بێ بابەتی خورما و گوێز و ئەوانش هەمووی دائەنێم دوای ئەوە سعات دەورینۆ ئەوانی تر بڵێن مۆزەفەکانیان نەسەر ئیش و ئیتر ئەوانش دەستەکەن بە چاکردنی بڵێن خورماکە و گوێزەکە و منیش هەویرەکەم بۆ حازر کردوون دوای ئەوەش تر دەستەکەن بە ئیشی کولیچەکردنی هەتا ئەوەنەی کە گوینەکان حازی تر سینی زۆر دائەنێن و تر دوای دەستەکەن بە برژانن وەڵاهی بابەتەکانمان زۆرن بەس ئەوەی بڵێن بۆ بە ژماردن بێ نازان بەزەبەت بەڵام کولیچەی خورماکەین کولیچەی گوێز هەند کولیچەی هی جۆکەش ئەویش گوێزە خورمایە سادەیە کولیچەی نوتێلا کولیچە بە لوقم گاڵگاڵی بە سادە بە کونجی و ڕەشکەوە گاڵگاڵی بە پەنیر و کەرەوز و شویت و معدەنووس و ئەو بابەتانە اینجا چاومەست دروست دەکەین ئەوە ژەر تایبەتە بە گوێزی هندی زیاتر گوێزی هندیە ناوەکەیشی و دەرەکەشی هەر گوێزی هندیە و ئەوەش دروست دەکەین اینجا بابەتی شیرینیەکانیش ئەوانەی کە شیرین و بابەتی شیلەن پاقلاوە دروست دەکەین ئەنواع پاقلاوە ینی هەیە بورمەی شیلە پاقلاوە بە زۆر شێوەمان هەیە لی دروست دەکەین بابەتی کونافە دروست دەکەین کونافەش ئەویش هەر زۆر شێوەی هەیە لە شێوەکانە ئەگۆڕێ ئەگینە هەمانە بە فستقا هەشمانە بە گوێزە هەشمانە بە محەلەبیە هەشمانە بڵێن بە پەنیرە ئەوانەش دروست دەکەین بەس ئەوانەی کە پەنیر و محەلەبیە زیاتر بە تەڵەب دروستیەکەی وەڵاهی زیاتر بڵێن ئەوانەی کە تەبیعەتیش کەوتووە هەیەە زۆری حەزی لە بابەتە وشکەکانە ئێمەش هەر خۆمان لەبەر ئەوەی کە شەکر زۆر تەندروست نییە بابەتی بڵێن وشکەکانیشمان هەر کەم شەکر بەکارەیەنی بابەتی شیرینیەکانیش ئەویش شیلەیە ئەویش هەر شیلەی کەم بەکارێن هەیە حەزەکە شیلەی کەم بێ هەی شەکە ئەزانێ ئەڵێ وشک دیارە خۆم ئەڵێ خۆی پێمان ئەڵێ شیلەمان بۆ بکە بەسەرا شیلەی بۆکەین بەسەریا بابەتی بورمەشمانەیە بورمە هەر وشکە هیچ شیلە و هیچ چینی پێوە نییە ئەوەش زۆر تەڵەبی لەسرە لەبەرەوەی وشکە نە شیلەی پێوەیە و اینجا ناوەکەشی زۆری گوێزە ئەویش هەر هەیشە پێمان ئەڵێ بە تایبەتی بە تەڵەبیشەوە دروست دەکەین ئەڵێ با هیچ شەکریتیانە بێ یعنی گوێزەکە بە تەنها بێ لە ناو کولیچەکەشە و لە ناو بورمەکەشە ئیتر ئەوانش بە تەڵەب بەس بە ئەوەی کە بیاوێ هی جۆشمانەیە جۆشمانەی ئەوش هەر شەکریتیا بەکارنایانین زیاتر ئەوانەی کە بڵێن نەخۆشی شەکرەوانیانە حەزیان لەو بابەتی جۆیەیە ئەوانش هەر بەدایمی هەمانە نەگەر بە تەڵەب ئەو بەڵام شەکری زۆر کەمە و هەر شەکری تێ ناکەین وڵی جیازەکەی ئێمە ئەوەیە زۆر ناسکە یەک اینجا بە ئیشی دەستیش ئەیکەین بڵێن خورماکەمان ئەو نەخشانەی ئێمە هەمووی بەدەست و بە شێوەیە گەیکەین کە جیاوازە لە شیرینیەکانی تریسە خورمای ئەو ساهەیە بەهینەکەی ئەوەی کە بە تیرۆک ئەیکەیت و ئەیبڕی ئەوە ئێستا ئێمە دروستیکەین کەس نایەوێ
لەبەرەوەی ئێمە ئیسە جیاوازەکەی ئێمە ئەوەیە ئەو نوع نەخشانەیە ئیسە کەی وایە تەلەفونەکە ئاڵێ گەڵاکەیە یان بۆ نمونە کولیچەکە مڕەبعەکەیە یان هەیە ئاڵێ هەڵپێچە ئەوانەش هەر بڵین بەسەر ینی بەدڵی مشتری ئێمە ئیشەکانەکەین. ئیتر ئەو خورماشمان جیاوازە خورماکە لوقمەکە ئەوانەمان هەمووی بە ئیشی بەدەستە و بە وینە نییە بە و سادەیە ئەوەش جیاوازیەکی ترە لە ئیشەکانمانە. ئێستا ئێمە ئەگەر ئەوە بکەین کە ئەوەی کە بە تیرۆکەکە کرێ ئەوانەی زوو هەیشمانە ئەڵێ وەکو ئەوەی کۆن و قەیم ئەوانی کە تۆزێک تەمەنیان هەیە حەزیان لەو قەیمیانە هەیە. ئەو قەیمانە خۆمان بەوەش بە داواکردن دروست دەکەین. ئیتر بەس ئەوەیە زیاتر ئەم نەخشانەمان چونکە ئێمە بدەسیشمان بەوە ڕاهاتۆ خەڵک حەزی لەو نەخشانەمانە. وەڵا 7:30 نابێ بگەمە 7:30 لەبەرەوەی کارەباکەمان تۆزێک خۆتەزانی وەزە ئێستا ئەم کارەبا هەچی ئیش هەیە هەمووی ڕاوەستانوە. ئیتر بەس بەیانیانەوەی مۆلیدە هەیە. ئیتر ئێمە بە بۆنەی ئەوە لە حەوت ئەبێ 7 بۆ 7 و چارەک لێرە بن هەتا هەشت من ئیتر وەجبەی هەویری بورما هەویری کولیچە هەویرێک ئەگەر بڵێن بە جۆکە ئەوانە هەمووی بە جیاجاشە هەر هەمووی کاتێوێ ئەبێ زوو بێم ئەوانە هەمووی بڵێن حازرەکەم و بۆ ئەوەی هەتا کارەباکەیەتەوە ئێمە حازریکەین بۆ برژانن. وەڵایی خۆم هەر بە بەردەوامی لێرە مەگەر ئەوەیە ئیشێکی بڵێن بازار ئیشی شتکڕین و بابەتینەکان ئەوانە خۆم زیاتر لێ ئەزانم ئەوانە ئەەکەم. ئیتر لە بەیانی و هەر لێرەم بەس وەجبەیەک نیوەڕوان ئەڕۆمەوە بڵێن خواردن و شتیشان بۆ حازرەکەم و بۆیان نەهێنم. اینجا دوای ئەوە لێرەمەوە هەتاوەکوور خۆمان هەر دوکان بەدایمی هەتا تەقریبی 11 شەو هەمانە. ئەتر دوایی کە برژا دەریەکەین. دوای ئەوەی کە کولیچەکەمان شێلا اینجا کردمان بە ئەم بابەتانە بابەتی خورما و گوێز و لوقم و سادە اینجا دوای ئەوە بەم شێوەیە دەرچوو اینجا لەگەڵ قاوەیە پێشکەشیەکەین زۆر تامێکی خۆش و تایبەتی هەیە.